لە کاتەکانی کۆتای هاتنی گفتگۆی پرۆژە یاسای بودجە پێکێنانی هاوپەیمانەتی لە نێوان لایەنە سەرەکیەکانی کورد و عەرەبی شیعە و عەرەبی سوننە لەلایەن لایەنەکانی عێراقەوە بۆ کورد دەخرێتە ڕوو. لایەنەکانی هەرێمی کوردستان وەک پارتی و یەکێتی و گۆڕان بەشێکیان پێیان باشە پێش تێپەڕاندنی پرۆژە یاسای بودجە لە پەرلەمانی عێراق کورد ئەو هاوپەیمانیە بکات و بەشێکی دیکەشیان وایان پێیان باشترە کورد دوای دەنگدان لەسەر پرۆژە یاسای بودجە بچێتە ناو هاوپەیمانەتیەکەوە. کورد ئەو پێک هاتە سەرەکی عێراقا کە لایەنە شیعی و سونیەکان ناتوانن پشتگوێی بخەن و هەموو کات بۆ پێکهێنانی حکوومەتەکان و هاوپەیمانی دروستکردن پەنا بۆ کوردەبن. بەڵام ئێستا بارودۆخی دروستکردنی هاوپەیمانی جیاوازە چونکە هەرێم و بەغدا لەسەر دیاریکردنی پشکی کورد لە ڕەژنووسی پرۆژە یاسای بودجەیەم ساڵی عێراق لە گفتوگۆدان. بەرپرسیەکی یەکێتی دەڵێت وا باشترە جارێک کورد بۆ دروستکردنی هاوپەیمانی پەلە نەکات و ئەگەر بڕیاریشیدا هاوپەیمانی بکات بە یەک ئاڕاستەی هاوبەش لەگەڵ شیعە و سوننە کار بکات. ئەبێت بزانین ئەو سەری تونێلەکە ڕووناکە یان تاریکە بۆ لە بەروی کە ئەوەی کە ئاخر لێ دوانی جەماعەتی وەفدەکە ئەڵێن ئەمن بەرەو ئەتوانم بڵێن بەرەو ئیمزاکردن ئەڕوات بۆ لە بەروی وە بۆسین چەندێک تا تاوەکمانیدا چەند مایەکمان لە بەردەماماوە. ئێمە ئەبێ بزانین پێش هەموو شتە قوتی خەڵک مسۆگەرکەین لەسەر لە ساڵ 12 لە ساڵ 1970ەکە پاش ئەوە ئێمە ئەکرێت هاوپەیمانەتیەکان لەگەڵ دەوروبەر لەگەڵ شیعەکان لەگەڵ ئەوەی کە پێ ئەوترێت کەمەنەتەوایەتەکانی کە لەگەڵ ئەوەی کە پێوتری هاوسنوورەکان و هاوسۆزەکانمان لەگەڵ ئەوەی کە پێوترێ ئەوانەی کە لە شاخ پێکەوە بووین. ئەندامێکی ژووری توێژینەوەی سیاسی گۆڕان وای بە باش دەزانێت کورد پێش پەسەندکردنی پرۆژە یاسای بودجە لە پەرلەمان هاوپەیمانی لەگەڵ لایەنە عێراقیەکان بکات چونکە ئەو کات دەتوانێت لایەنەکان ناچار بکات دەنگ لەسەر پشکی کورد بدەن. لە عێراق دەسوور بە تەواوەتی جێبەجێ ناکرێت. من پێم باشە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا تەحالوفێ بکات پێشەوەی کە بودجە جێبەجێ بکرێت پێشەوەی پرۆژەی یاسای پرۆژەکە بچێتە ناو پەرلەمان و ببێ بە یاسا. بۆ ئەمە بۆچی چونکە کاتێک کە تۆ تەحالوفەکەی لەگەڵ ئەوان ئیجبارەکەی کە دەنگ بن بە پرۆژەکە ئەمە لە قازانجی کوردایە ئەم کاتە چونکە ئەگەر وانە بێ حیزبە شیعەکان و حیزبە سونیەکان ئەو کاتە بە ئەرەزی خوان هیچ شتێک نییە پابند بن پێوەی بۆ حکوومەتی داهاتوو یعنی بۆ ئەوەی کە بتوان مەسەلە کەسی ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بیلۆ بکاتەوە چی ئەبێ بە کەسی یەکەم لە براوەی ئینتیخاباتەکانی داهاتووە. بە بۆچوونی پەرلەمانتارێکی پێشووی پارتی لە پەرلەمانی عێراق کورد پێشەوەی بیر لە هاوپەیمانێتی لەگەڵ لایەنە عێراقیەکان بکاتەوە وا باشترە نێوماڵی خۆی ڕێک بخاتەوە. پێم وایە لە کاتێکی ژنگەی سیاسی تەندروستە بێت کەواتە ئەستیقرارێکی سیاسی ترسی شەقام نەبێت مەبەستم لە لایەنەکانی تر نەکو بەنسبەتی کوردستان پێم وایە لە دوای پەسەندکردنی بودجە پێم باشترە هەرچەند طبعاً لە عێراق دەبێت ئێمە بزانین هاوپەیمانەتی مستەقر نییە بەبێ بەرژەوەندیەکانە و بەرژەوەندیەکان دەگۆڕێت بە لە حەزاتش دەگۆڕێت لە ساحەی سیاسی عێراقی بەهۆی ئەوەی تەسیراتێکی ئیقلیمی هەیە ناوخۆیی دەرەوەی و بالتالی دەبێت لە حاڵەتێکی مستەقرە و ئەمەش پێمان دەڵێت کە دوای پەسەندکردنی بودجە و دوای هەڵبژاردنەکان وا بڕیارە مانگی دەی ئەم ساڵ هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق بەڕێوە بچێت لایەنە عێراقیەکانیش بە شیعە و سوننەوە بۆ کاتی پێش هەڵبژاردن و پێکهێنانی ئەو حکوومەتەی کە دوای هەڵبژاردن پێک دێت بە ناچاری پێویستە لەگەڵ پێکهاتەی کورد هاوپەیمانی ببەستن. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی.